لە ساڵی 2025دا 315 پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان کراوە کە ئەم ئامارە بەرامبەر ساڵانی دیکە زیادی کردووە. بەچمە لای ڕەحمان غەریب ڕێخەری سەنتەری میترۆ کاک ڕەحمان سڵاو لێبێ 2025 چۆن بوو بۆ ئێمە؟ وەکو چۆن ئەم 1964 یەک دنیا چیرۆک مؤسسەی لە پشتە ئەم ژمارەی کە باسی کردی پێشێلکاری یەک دنیا چیرۆکی لە پشتە. چیرۆکەکان چیمان پێڵێن؟ پێمانڵێن کە یاساکان جێبەجێ ناکرێن وەکوی بۆ دیکۆر دامان نابێت. پێمانەڵێن یاسامان دەکردو 12 ساڵە چاوەڕێیەکەین ڕێنمایی بۆ دەرکەوە کە یاسای زانیاری. پێمانەڵێن کە هێشتا ڕۆژنامەنووسان لە سزدا، پێمانەڵێن هێشتا دەربازبوون لە سزا لە هەر تاوانێ بەرامبەر بە ڕۆژنامەنووس بکرێ ئاسانە. پێمان دەڵێن چیرۆکەکانی ڕۆژنامەنووس ڕۆژانە ئازاری تایە، ڕۆژانە بربەستی تایە، ڕۆژانە تەحەدای تایە. پێمانەڵێن کە عەقڵیەت نەگۆڕاوە جارە، عەقڵێتی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەبێت شکڵێ لە عەقڵیەت بێتەکایەوە کە مەلەفی مافی مرۆڤ بە گرنگ بزانێ. ئێمە مەلەفی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان مەلەفێکی ئێجگار هەستیار و خەتەرە. لەسەر زەوئی ئەم مەلەفە چاودێری هەرێمی کوردستانە کرێ و هەڵسەنگاندن بۆ ئازادیەکان و ئازادی سیاسی و ئازادی دیموکراتیەکان ئەکرێ. ئەگەر بێت ئەم مەلەفە خەتەر خەلەلی تیا بێ، مەلەفی قسەکردن خەڵک لەسەر کۆمێت بگیرێ، ئەمە چ دەوڵەتێکی پێوترێ. خەڵک لەسەر ئەوەی کە ئەچێتە سەر جادە مافێکی خۆی ئەڵێ دەستگیر بکرێ، ئەمە چ ئازادیەکی پێوترێ. لە کۆی ئەو نەخۆپیشاندان 300 و نازانم چەند خۆپیشاندانە زیاتر لە 100 نازانم چەند خۆپیشاندە دەستگیر کراون. یعنی چی؟ خەڵک بۆچی بچێت داوای حەقی خۆی کا دەستگیری بکەن؟ پاشان یعنی چی؟ هەر کەس هەر ئەم جادانە 50 کەس زیاتر کۆبێتەوە بە هەڕەشە بۆ سەرمی قەومی تەماشاکەن. باش ئەمارەکان چین کاک ڕەحمان؟ زیاتر پێشێلکاری زیاتر ڕێگریە. ئەگەر ئەوانی تر کەمترە دەستگیرکردن. پێنەدانی زانیاری ئێمە یعنی بەتەواو حینمان نەکردووە، وەکو مشکلێکی گەورە تەماشامان کردووە هەیە، بەڵام کۆمان نەکردوێتەوە، چکە ڕۆژنامەنووس نهاتووە شکات کا بڵێ چووم داوای زانیاریم کرد فڵان کەس نەیامەتێ. بەتەماین ئەوەیش ڕەست بکەین، یعنی ڕەزی کەین بۆی کە چەند کەس داوای زانیاری لە چەند موسسە کردووە بۆ نەیانداوە. بەشم حاڵتەمان زۆر ڕوبەڕۆ بێتەوە ئێمە وەکو ڕۆژنامەنووس کە زانیاری و نایانێ یا بە دەستگایەکی معەن یا بە دەستگایەکی لە هەرێمی کوردستانە هێرشی ئەلکترۆنی زۆر کراوە. پێم وایە لەسەر ئەفراد زۆر کراوە، لەسەر موسسات زۆر کراوە، لەسەر ئێوە کراوە، لەسەر خەڵکی تر کراوە. بەڵام چەند کەس هاتووە شکاتی کردو؟ 7 کەس، نازانم 7 6 تۆمەر کراوە.